شقارتێک نەیتوانی ئەوەی خواردن بێیاوێتی بە کۆڵیا لە ئۆردوگایە لە ڕێگایە خواردوێتی. هاوڵاتیەکی هەڵەبجەیە و سێ جار ئاوارەی وڵاتی ئێران بووە. دەڵێت هەڵەبجە قوربانی زۆری داوە و چەندین جار خەڵکەکەی ئاوارە بووە. ماڵ و حاڵیان وێران بوون و خاپر کراوە. پێویستە قەرەبووی مادی بکرێنەوە. کەمترین شت وەکو ئەوانەی ڕەفەح لە باشووری عێراق کە ڕۆشتونەتە کۆیتووە وڵە ئەو شوێنانەی تر کە لە مزاهرەی شەعبانیا ڕێیان کەوتوتە و سعودیە و کۆیت و ئەو شوێنانە کە ئیسا هەموو مافێکیان بۆ بڕاوەتەوە. داواکارم لەو لایەنە پەیوەندیدارانە لەو کەسە درسۆزانە لەوەی ئێمەش نییە لە نائیلاج وەکو ئەوان قەرەبوومان بۆ بکەنەوە و ئەوەکو ئەوان یارمەتیمان بن چونکە هەڵەبجە نییە زۆر داماوە. هەڵەبجە گەیوەتە دەمارگ. هەڵەبجە نییە لە حەد بە دەروێران بووە. هەڵەبجە هیچی بۆ نەماوەتەوە. لە مەڵبەندی 5 یەکگرتووی ئیسلامی سەرجەم حیزبەکان کۆبوونەوە و باسییان لە مافی خەڵکی هەڵەبجە کرد کە پێویستە قەرەبوو بکرێنەوە. بەرپرسی مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەریش دەڵێت پێویستە کۆدەنجێک دروست بکرێت و لەسەر ئاستی هەرێم و ناوەند داوای قەرەبوو بکرێت و فشار دروست بکرێت. والله ئەوە چۆن هەر بۆ پارێزگابوونەکەی هەڵەبجە کۆدەنیەک پێیابوو لە سنوورەکە اینجا ئەنجومەنێکی پشتگیری بە پارێزگابوونی هەڵەبجە دروستکرا بە هەمان شێوە پێویستە ئەحزابەکان هەمویان بە یەک و بە یەک پاکێج لەگەڵ میلەتی هەڵەبجە بەڕاستی ئیشێکی چاک بکەن و بناغێکی چاکی بۆ دابرن بڕون داوای مافی خۆیان بکەن بە یەک دەنگ ئەگەر نەکرێ بڕنە دادگا شکا بکەن لە دادگای فیدراڵی عێراق ئەگەر وەلحاصڵ ئەبێ بە یەکدەنگی میلەتی هەڵەبجە و هەورامان و شارە زۆر بە عام ئەبێ یەکدەنگ بێت و ئەنجومەنێکی زۆر قایم دروستکە لە بەرەو بەڕاستی کات زۆر درەنگە خەڵکی تر بە هەموو شێوە قەرەبووی کراوەوە خەڵکی ئێمە بەڕاستی مەزڵومە و پێویستە بە زووترین کات بێنە سەر خەت بە هەموو لایەکۆ بەبێ ئینتیمای حیزبی بۆ ئەوەی بتوانین قەرەبووی ئەم خەڵکە بکەین. ئەم فۆرمە ئێستا بە قەنەعەتی من ئەڵێم ڕەنگە هەڵە بم نازانم بەس بە قەنەعەتی من ئەم هەڵاو ئەوەی پێویست نەبوو بکرێ. ئەم فۆرمێکی قانونی ڕسمی حکوومەتی عێراقە بۆ هەموو وەزارەتەکان نەک بۆ زیندانە سیاسیەکان. پڕیکەرەوە قەیچێکا پڕیکەرەوە عریزەیەکە داوتە بە حکوومەتی عێراق ئەلکترۆنیە چێتە بەردەستیان. بەس تۆ بەم فۆرمە نابی بە زیندانی سیاسی و ئەو مافە وەرناگری. پێویستە لیژنەیەکی قەزایی بتبینێ بەڵگەکانت سیرکە سوێنە بەدا شایەتی لێ داواکە بەو شێوەیە ئەم مافەیەک لابێت. چەند ڕۆژێکە فۆرمێکی ئەلکترۆنی حکوومەتی عێراق بڵاو کراوەتەوە بۆ ئەوەی وڵاتیانی هەڵەبجە ئەوانەی ئاواری ئێران بوون پڕی بکەنەوە تا مافی زیندانی سیاسیان پێ بدرێت. بەڵام بەپێی بەدواداچوونەکان تەنیا فۆرمەکە بەز نییە و ڕێکاری دیکە دەگیرێتە بەر. پێشووتریش فۆرمەکە هەبووە بەڵام سوودی نەبووە و هیچ دڵنیاییەکیش نییە کە قەرەبوو دەکرێنەوە یاخود نا. بابەتەکەش لە نێو خەڵکی هەڵەبجە زیندوو کراوەتەوە و بابەتێکی گەرمی پارێزگاکەیە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.